بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشحاڵم لەم شەوی هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی جۆرێکی تر لە شیرینی ئەم شەومان ئامادەکردنی جۆرێکە لە پاقلاوە. خۆمان دەزانین ئامادەکردنی پاقلاوە جۆری زۆرە. ئێمە ئەم شەو جۆرێکتان لە پاقلاوە پێشکەشەکەین. هیوادارم ئێوەش ئەگەر حەستانە شیرینیە دروستیکەنەوە وەک لەوەی کە لە بازار بکڕن، خۆتان دروستیکەنەوە بە شەکرێکی کەمتر. بەڵێ بەڕێزان، پێکهاتەی ئەم شەو شیرینی ئەم شەومان ئاسایی نانی پاقلاوە کە لە زۆربەی مارکێتەکان دەستەکەون. گوێزمان هەیە، گوێزەکەمان ئێمە خۆمان هاڕیومانە لەگەڵ فستەقی شەر، فستەقی هاڕاو لەگەڵ زبدە یاخود ڕۆنی بەستوو. ئەتوانیت بڵێن جۆریان هەیە جۆرەکانی ڕۆن، یەکێک لە جۆرە باشەکانی هەڵبژێری لە جاتی زبدە ئەویش هەر بەکاربێنی. و شەکرمان هەیە بۆ ئامادەکردنی شیلەکەی. جا گەرە و کەسانی کە زۆر حەزیان لە بەکارهێنانی شەکر نییە، بەڵام هەر شەیدای شیرینین بیخۆن، ئەتوانن هەنگوین بگرنەوە، ینی لەگەڵ هەنگوین بیخۆن. هەرچەند ئەویش هەر شیرینە، بەڵام زیانی کەمترە وەک لە بەکارهێنانی شەکر و شیلەکە. من دەست پێ ئەەکەم لەبەرەوەی من قاڵبێکی خڕمە یاخود سینێکی خڕمەیە، یعنی هەر کابانە و تەکنیکی خۆی هەیە لە پێشکەشکردنی خواردنەکانە. من بەم شێوازە لەبەرەوەی زۆر کاتم نەڕوا دێم بەم شێوازە نانی پاقلاوەکەمە بڕم بۆ ئەوی قاڵبیش دەرچێ. جا هەندێک نانی پاقلاوەکەمان ئێمە ڕق بۆتەوە، شێوازەی بڕم. هەندێک خۆی حەزەکە خۆی نانی پاقلاوەکە دروستکە، بەڵام ئێمە بەرنامەیە کاتێکی زۆر زۆری ئەوێ هەتاوەکو هەویرەکەی ئامادە ئەبێ هەر ئاسایی لە مارکێتەکان کڕێمان. من بۆ ئەوی شێوەی ئەو سینیە وەرگرێت کە بەکارێ هێنم، هەر بە قاڵبەکە یاخود هەر بە سینیەکە بڕێم. کەمێک سینیەکە چەور ئەەکەم، یەکەم نان دائنێم، پاشان نانەکانی کە ئاوە کەمێک چەورەکەم، زبدەی بێن مەیرە باشترە. لەبەرەوەی من ئەو نانی پێشووترم زۆر چەور کرد بوو، پێویست ناکە ئەو دانی کە چەورکەم. زۆر زۆر ئاسانە، زۆر، بەڵام هەندێک کاتێوێ. من زبدەم بەکارهێناوە. زبدە لە زۆربەی مارکێتەکانە هەیە، ینی نازانم کەرێشی پێ ئەوترێ. تو ئەتوانی کەری خۆمانیش بەکاربێنی، کەری کوردی
کەماوەتەوە. ئێستا من گوێزمێ لەگەڵ تۆ ئەتوانی تەنها یەک دانیان بەکار بهێنی، بەڵام من هەردووکی بەکارەهێنم. نوشی گیاتان بێ. چرکە و سعاتی ڕەمەزان دەرفەتە، هەوڵبین لە دەستمان نەچێیانی ئەو کاتانە. ئێستا من مەشغوڵم بە ئامادەکردنی شیرینیەکەەوە، ینی هیچ ئیشم نییە، بەس تەنها ئەمە ئامادە ئەەکەم، ینی بەدەست ئیشەکەکەم. ئەتوانی یان تۆی کابان لەو کاتانە خۆت مەشغوڵکەی بە زیکرێکەوە، یان ئەوەندەی کە قورئانی پیرۆزە لەبەرە دوعا بکەی. بەم شێوازە من نانی پاقلاوەکانم هەمووی لەسەرێک داناوە. هەندێک من نانی پاقلاوەکەم زووتر دەرهێنا، هەوالی یاوە بە جۆرێک لە جۆرەکان، ینی شێواوێکی پێوە دیارە، بەڵام تۆ ئەتوانیت کاتت دەریکەی کە ئیشت بێتی. پێشەوەی بخەمە ناو فڕنەکە ئەی بڕم. بەروی کە برژە ڕق ئەبێ، بیرم نەچێ فڕنەکە ئەبێ ئامادەکەیت پێشتر فڕنەکەی بۆ ئامادەکەی. پێشتر فڕنەکەمان ئامادە کردووە لەسەر دەرەجەی 180 دامان ناوە. سەرەتا بە ژێرەوەی ببرژێ. من هیچ کاتێک لە بەرنامەکانمان دەقەدانانێن بۆ شیرینی، لەبەرەوەی ئەنی ئەیگۆڕێت لە فڕنێک بۆ فڕنێکی کە ئێستا بوون. من فڕنی کارەبایم بەکارێناوە، تۆ فڕنی تەباخ بەکارێنی. عادەتە ئەزانین فڕنی تەباخ هاڵاوی ینی گەرمی زۆرترە، لەبەرەوەی من دەقەدانانێم خۆت ئەزانی کاتێک کە ئامادە بوو خۆت ئەتوانی بەسەر نێڵی بسووتێ ئیتر ئەزانی کە ئامادە بوو. وەڵا بەڕێزان ئێستا شیرینەکەمان بەم شێوازە ئامادە بووە. منی خەمە ناو فڕن لە سەر دەرەجەی 180 سەرەتا ژێرەوەی برژێ. نوشی گیاتان بێ. بەڵێ خۆشەویستان، وەک ئاماژەم پێە پێش سەرەتای دروستکردنی شیرینەکە فڕنەکەدا ئەگرسین ئێمە فڕنەکەمان کارەبایە لەسەر دەرەجەی 180 سەرەتا ژێرەوەی فڕنەکە هەڵەکەی، ینی دەبڕی گەرم بێ، شیرینەکەی ئەخینە ناو. ئێستاش بسمیلا وەگوتم، ینی من دەرەجەی ناڵێم، لەبەرەوەی
ئەفو بڵێن کاتەکەی ناڵێم لەبەرەوەی ئێستا هەندێک فڕن بۆ فڕنیکە ئیگۆڕێ تا شیرینێکە لە ناو فڕن ئامادە بێ ئەتوانی شیلەیەکی بۆ ئامادە بکەی قیاسی شیلەکە بۆ ئەگەر ینی بۆ قیاسی ئەو قاڵبە ئێمە 2 کوب شەکر لەگەڵ 1 قاژ 2 کوب شەکر کوپێک ئاو کەمتریانی لە کوپێک گەرتێ شیلەکە زۆر خەست بێ بەڵام باشتر وایە شیلەکە زۆر خەست نەبێ خۆگەر زۆر حەز بۆ نمونە هەیە شەکر بەکار ناهێنێ ئەتوانێ هین بەکاربێنێ هەنگوین بگرێتەوە لە جیاتی شیلەکە بەکاربێنێ بۆ سەر شیرینەکەی ئێمە 2 کوب شەکرمان هەیە بەڵام من پێش کامێرە ئاوەکەم کردی بۆ ناوی ئەمە ئەیخێنە سەر ئاگەر هەتاوەکو کەمێک شەکرەکە ئەتوێتەوە کە شەکرەکە توایەوە اینجا قاشی لیمۆکەی بۆ زیاد دەکەم نوشیجاتان بێ بەڵێ خۆشەویستان تقریبا من 20 دقەیەک ئەبێت شیرینەکەمان لە ناو فڕنە ئێستا بزانین ئامادە بووە بسم الله ماشەڵڵا چۆن ئامادە بووە من شیلەکەیشم ئامادە کرد بوو هەر لەگەڵ شیرینیەکە هەر بە گەرمی ئەتوانێت شیلەکەی بەسرە بسم الله بێبینەران ناخۆش بۆنوبەرامێکی خۆشی هەیە بۆڵە خۆشەویستە ئێستا شیرینەکەمان ئامادەیە من هەندێکیکە لە فستقە هاڕاوە بەکارەهێنم ستەنها بۆ جوانکاری هەندێکیش گوێز ئێمە ئافرەتان لە بەرەوەی زیاتر تەحملمان لەگەڵ ئاگرایە ئەنی ئاگر زۆر گەرمە زۆرمە ئاگری ئەم دنیا ئەوەندە گەرمە بە فرسەتی بزانی لەم مانگی پیرۆزی ڕەمەزانە کە ئینشاءالله دوعاکان ڕەت ناکرێتەوە زۆر داوای ئەوە لە خوای گەورە بکەین کە لە ئاگری دۆزەخمان پارێزێ ئێستا خۆشەویستان بەم شێوازە شیرینی پاخلاوەکەمان ئامادە بووە ئامادەیە بۆ خواردن زۆر گەرمە نوشیجاتان بێ بەڵێ خۆشەویستان بەم شێوازە شیرینی ئەم شۆمان کۆتایی هات یاخود شیرینی ئەم شۆمان دروست بوو سەرەتا ینی پێکاتەکانی سەرەتا یاڵەمون ینی پاقڵاوەکە ئاسایی لە هەموو مارکێتەکان دەست ئەەکەوێ گوێز و فستق بە اختیاری خۆت ینی هەر کامێکیان بەکارەهێنیت مە خۆمان گوێزەکەش و فستەقەکەش خۆمان هاڕێومانە بە خەڵاتە ئەتوانی خۆت وردی بکەیت ئەمە ماوێت بۆ چەورکردنی نانەکان جایتە تۆ بە هەر شێوازێک ینی قاڵبەکەت هێلکەی لاکێشەی یا خڕە بە هەر شێوازێک ئەتوانیت قاڵب ئامادە بکەیت ئەمە زبدەیە
زبدە کەرێ ینی کەرێ تۆ ئەتوانی کەرەی کوردیش بەکاربێنی و ئەشتوانی جۆرێک ڕۆنی خستە ینی جۆرەکانی هەر جۆرێکی بە جۆرێکی باش بێت لە بەرەوەی نەیبەستێ ئەتوانی ئەوش بەکاربێنی و ئاسایی شیلەیش 2 کوب شەکر بۆ مەقیاسی قاپێکی ئاوە 2 کوب شەکر لەگەڵ 1 کوب ئاو و چەند پارچە لیمۆیەک شیلەیەک دروست دەکەین گەرارزیش لە خواردنی شەکردنی ئەتوانیت هەنگوین بەکار بهێنیت. ئەمە پێکاتی شیرینی ئەمڕۆمان بوو شیرینی ئەم شەومان بوو. بەڵێ خۆشەویستان هیوادارم سووتان لێ بینی بێ ئێوەش بتوانن دروستی بکەنەوە پێشکەشی خانەوادە و خێزانتانی بکەن. داواکارم لەخوای گەورە ڕۆژوو و نوێژ و تاعەتی هەموو لایەکمان قبوڵ بکە تا بەرنامەیەکی تر بە خوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ ماڵتانەوە.